بیسەرانی سبەی کاس ئەم کاتتان باش خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر سیستەمی ئابووری ئێران. لە پرۆگرامی ڕابردووە باسمان لە سیستەمی سیاسی وڵاتی ئێران کرد. بۆچی ئێران؟ ئەوە پرسیارێکە کە هەمیشە بۆ ئێمە گرنگە لەبەرەوەی وڵاتی ئێران هاوسەیەکی گرنگە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بۆ کاریگەری لە ڕووی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵایەتیشەوە لەسەر کۆمەڵگای کوردی بەتاوێت لە هەرێمی کوردستان هەیە. هەر بۆیە لە پرۆگرامی ئەمجارەیە باوکاری کاک مستەفا حەمزە شارەزا لە کاروباری نێودەوڵەتی شرۆڤەیەم بابەتاکەین. کاک شێخ سوپاس دەکەم ئەمجارش کە لەگەڵمانە ئامادەی. سپاس زۆرم دەرفەتە. سپاس بۆ تۆش. کاک شێخ لە پرۆگرامی ڕابردووە زۆر تەرکیزمان لەسەر سیستەمی سیاسی و کارگێڕی ئێران، بەڵام بە خۆتە زانی ئابووری یەکێکە لەو بابەتانی کە ئەتوانین بڵێن شادەماری ژیانی هەر کۆمەلگا هەر دەوڵەتێکیشە و دیسانەوە لە ئێران وەگەوەی کە پێشتر باسمان کرد سیستەمات سیاسیەکەی یونیکەوەیان یان با بڵێن بە شێوە لە شێوەکان وێنەی نییە، هاوشێوەی نییە لە هەموو دنیاە. پێدوانێت سیستەمە ئابووریەکەشی بە هەمان شێوە بێت بەوەی کە بۆ نمونە ئێمازانی لە دنیاە سێکتەری گشتی یان کەرتی گشتی و کەرتی تایبەت هەیە، بەڵام لە ئێرانە سەرچاوەیەکی تری داهاتیش هەیە یان سێکتەرێکی تریش هەیە کە بە عەتەبەی پیرۆز یان عەتەبەی مقەدەسە ناسراوە کە داهاتی ئەو شوێنانەی با بڵێن سروتە ئاینەکانی تیا جێبەجێکرێت یان مەزاری ئیمامەکانیان زیاتر بۆتە سەرچاوەیەکی داهاتی گەورە بۆ ئەوان. پێم خۆشە ئەمڕۆ باس لەم بابەتانە بکەین. سەرەتا ئەگەر پرسیاریۆ بکەم سەرچاوی داهاتی ئێران چۆنە؟ بەڵێ سپاس. وەکو جەنابەت ئاماژەت پێکرد، هاوشێوەی سیستەمە سیاسیەکە هەموو سێکتەرەکانی تری ئێران ڕەنگی سیستەمە سیاسیەکەیان گرتووە، هەم ئیقتیساد هەم لایەنی سەربازی هەموو بوارەکانی تر. ئەوەش خۆی جۆرێکە لە بڵێن لە سیاسەتی خۆیان کە سەرچاوەکانی ئابووری لە یەک مەرکەز کۆ نابێتەوە و لە یەک سەرچاوە بەدەست نایێت. بۆی کاتێک کە سەرچاوەیەک پەچی ئەکەوێت یاخود لە بوارێکا کێشە دروستە بێ بتوانن لە بوارێکی ترە ئەمە قەرەبوو بکەنەوە. ئەگەر لە سەرەتاوە باسی اقتصادی هەر وڵاتێک بکەی، کۆمەڵێک هۆکار هەیە، عامیل هەیە کە ئابووری وڵاتەکە پێک ئەهێنێت. سەرەکی ترینیان ناتیجی مەحەلیە، ئەوەی کە تێکڕای داهاتی ساڵانەی هەر وڵاتێک. ئەمە سەرچاوەیەکی ئەساسی بڵێن اقتصادی وڵاتە. ئەگەر ئێران بەپێی ئەم هینە لە بەرچاو بگرین، ئابووریەکەی لە چاو وڵاتانی دەوروبەر و جیهان و ناوچەکە ئابووریەکەی لە دواوەیە، چونکو ئێران وڵاتێکی گەورەیە و سەرچاوی داهاتی زۆری هەیە، لە توانایدا هەیە کە اقتصادێکی زۆر بەهێزی هەبێت. بۆ نمونە ئابووری ئەمریکا 28 تریلیۆن ناتیجی مەحەلی 28 تریلیۆنە کە یەکەم وڵاتی اقتصادی دنیای تر پێیەتە خوارەوە. ئێران لە ڕیزبەندی 42 وڵاتانەیە کە لە دەوری 400 ملیارایە. ناتیجی مەحەلیش ئەوەیە هەموو ئەو بەرو خزمەتگوزاری و بەرهەمانەی بەرهەمە هێنرێ لە ناو وڵاتێکە بەرهەمی کۆتایی بەوە یاخود ئەو پارەی کە لە دەست خەڵکایە یا ئەو خەدەماتانەی کە پێشکەش ئەکرێت بەوە ئەپێورێت. بەڵام کە بیتە سەر بۆ نمونە لە پێشترا ئێران چاوی لەوە بووە کە یەکێ لە دەوڵاتەکەی دوو نابێت لە اقتصادە کە قابلیەتی نەوت و گاز و سەرچاوە سروشتیەکانیشی ئەوەی لە توانادا هەیە، بەڵام ئێستا بینین لە ڕیزبەندی 42. پێوەرێکی تر کە اقتصادی وڵاتانی پێ ئەپێورێت قەرزی دەرەچیە، عوملەی سەعبەیە کە دراوی خارجی لە بانقەکانیە و پێوەری ئاڵوگۆڕی واریدات و سادرات پێوانەی ساڵانە. ئێران لە هەردوو ئەوەی کە باست کرد ناتیجی مەحەلی و بەتابەت عوملەی سەعبە کە لە بانکەکانە پێویستە هەبێت، ئێران لە هەردووکە تا ڕادێک بە هۆکاری ئەوەی کە ئەو سزە ئابووریانی لەسەرێتی بە بڕایم بە هۆکاری ئەوە لە پاشەکشایە. بەڵێ بێگومان شێوەی سیستەمی حکومڕانی و
پەیوەندی لەگەڵ دەرەوە کە بانقەکانی پەیوەندیان نییە و سزا ئابوووریەکان بەپێی راپۆرتی بانقی نێودەوڵەتی عملەی سابە لە ئێران بە 30 میلیارد ئەخەمڵێنرێت کە وڵاتێکی گەورەیە و توانایەکی زۆری اقتصادی هەیە و بەڵام خاڵێکی ئیجابی کە هەر لە راپۆرتەکەی بانقی نێودەوڵەتیە پێوانەی نێوان سادیرات و واریداتی ئێران بە 16 میلیارد بە شێوەی پۆزتیف تاوان هەر وڵاتێک سادیراتی زیاتر بێت لە واریدات ئەمە اقتصادێکی باشی هەیە لێرە ئیجابی ئەم خاڵە بەڵام کە بەراوردەکەی لەگەڵ وڵاتێکی وەکو ئێران داهات و سەرچاوەکانی شتێکی ئەوتۆ نییە و جەنابەت باس پرسیاری ئەوت کرد کە سەرچاوەکانی داهاتی ئێران چین بە شێوەی سەرەکی لە 60 بەرەوسەر نەوت و گازە غاز دوای ئەویش پترۆکیمیاوی کە ئەویش هەر بە جۆرە لە جۆرەکان سەرچاوەکەی نەوتە دوای ئەوە ئاسن بە هەموو جۆرەکانیەوە و سیارە و لەگەڵ کشتتوکاڵ ئەم چوار توانی لەم چوار سێکتەرەیە گورتی بکەیتەوە سەرچاوەکانی باشە ئێران بۆ خۆتەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەت لە ڕووی سیاسی و پێگەیشی کاریگەری هەیە بەتایبەت لەسەر وڵاتانی کە بە شێو لە شێوەکان وەکو باڵێن پەیوەست بە ئێرانەوە ئەناسرێن و لە وڵاتانەیە هەندێک گروپ هەیە کە ئێران سەپۆرتیانەکات کە بە گروپە پرۆکسیەکان ناسراون پرسیارەکە دوو جۆرە یەکیان ئەوەی پێگەی ئابووری ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆنە لە ناوچەکەیەوە لەسەر ئاستی گیان پێشتر باس کرد ڕەنگە پێویست بە دووبارە کردنەوەینەکە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئێمە بەسمانە قسەی لەسەر بکەین پێگەکەی چۆنە و دووەم کاریگەری ئەو گروپانە کە ئێران سەپۆرتیانەکات لەسەر ئابووری ئێران چۆنە چکە بە خۆتەزانی ئەمانە لەلایەن وڵاتی ئێرانەوە بەردەوام سەپۆرتی دارایی یەکرێن و بەشێک لە نەڕازایەتەکانی ئێرانیش خەڵکانی دانیشتوانی ئێران هاوڵاتیانی ئێران لەسەر ئەوەیە کە بۆچی ئەمپارێ لە خزمەتکردنی ئەوانە بەکارنایەت بۆچی ئەنێدرێ بۆ ئەم گروپانە پێم خۆشە وەڵامی ئەم پرسیارە گەر بکرێت بەڵێنجا وڵامی ئێمە ناچارمانەکە بگەڕێینەوە بۆ پێکهاتەی سیستەمی سیاسی لە سەرەتای دروستبوونی ئەم سیستەمە سیاسە لە ئێران جمهوری ئیسلامی دوو ئاراستەی جیاواز هەبووە بۆ اقتصاد کە بە باڵی چەپ و ڕاست ناسراون لە ناو ڕاست و چەپیشا چەپی توندڕە و ڕاستی توندڕە هەیە باڵە ڕاستڕەوەکە ئەوەیە کە بە حافزکارەکان یا ئوسوڵگەرە ناو ئەبرێن و کە لە پابەندی زیاتر بە نظامی ویلایەتی فەقیه خۆیان بە پابەند دەزانن بەوە باڵی چەپەکەش ئەوەی کە لە قۆناغێکا پێیان ئەوترن ئیسلاح تەڵەب عەدالەتگەرا ئیتر تا ئێستاش بەردەوامە باڵی ڕاست پێی وایە کە ئەوێ اقتصاد ئازاد بێت ئابووری وڵات ئازاد بێت شەریکات منەزەمات ڕێکخراوەکان موسساتی دینی ئەمانە هەمووی ئازاد بن بە شێوەیە کارەکەن وە لەگە وڵاتان باڵی چەپ پێی وایە کە ئیش بۆ ئاکەن لە سەرەتاوە کە پێویستە اقتصادی دەوڵەتی بەهێز بکرێت ئەمەش لەو هینەوە سەرچاوک بەشێکی ئەوەیە کە باڵی چەپ پێی وایە کە پێویستە ئێران سەرگەرمی ناوخۆی خۆی بێت ئەو اقتصادی هەیەی ئەو توانایی هەیەی لە خۆی بەشی خۆی ئەکاولەی زیایە کە بە شێوەیەکی تەندروست لە ناو وڵاتە بەکار بێت و یانەوێت لە ژێردەستی دەوڵەتا بێ گروپ و هێز و سازمانی تر نەتوانێت اقتصادی سربەخۆی نەبێت کە بتوانێت لە دەرەوە بەکاری بێنێت باڵەکەی تر بەها پێچەوانەوە کە تا ئێستا ئەوە چۆتە بڵێن بە شێوەی کردداری چۆتە پێش کە اقتصاد بە شێوەیەکی ئازاد موسساتی دینی هەیە موسساتی سربەخۆ هەیە موسساتی دەوڵەتیش هەیە وەلا ئێستاە دەوڵەت بڵین ئەوەی کە ڕئیس جمهور تەمسیلی دەوڵەتەکات حکوومەت هەموو جومگەکانی اقتصادی بەدەست نییە بە پێچەوانەوە بڵێن ئیسلاح تەڵەبەکان ئیش بۆ ئەوە ئەکەنیایەکێ لە ئامانجەکانیان ئەوەیە کە هەموو جومگەی اقتصاد لە ژێردەستی دەوڵەتا بێ حکوومەتا بێت
بەڵام لە ئێران وابزانم سوپای پاسداران لە مەشا دیسانەوە نەک هەر پشتی هەیە بەڵکو دەسەڵاتێکی زۆری هەیە بەسەر اقتصادی ئێرانە هەر بۆیە هەردەوام پشتگیری ئەوەکە کە چۆن سەپۆرتی ئەو گروپانە بکەن کە لە دەرەوەی ئێران لە دەرەوەی حکوومەت لە ئێران دوو مؤسسەی اقتصادی گەورە هەیە یەکیان ئاستانی قودسی ڕەزەوی کە ئیمام ڕەزای لێ و بڵین پەیوەندی بەوە هەیە کە ئەم مؤسسەیە چەندەها گروپی کۆمپانیای لە دەرەوە و ناوە هەیە کۆمپانیای بیناسازی کشت و کاڵی فڕۆکەوانی کەشتی ئیتر لە هەموو بوارێکی اقتصاد ئەمانە بە شێوە لە شێوەکان لە چوارچەوەی کەرتی گشتیان لە کەرت تایبەت ئەمە پەیوەندی بە مؤسسە دینیەکەوە هەیە ئەوەی کە بەڵێ دووەمیش سوپای پاسداران فەیلقێکی هەیە یاخود ناوەندێکی سازمانێکی هەیە بە ناوی خاتەم الئەنبیا قەرارگای خاتەم الئەنبیا ئەویش بە هەمان شێوە لە هەموو کەرتەکانی اقتصادا کۆمپانیای هەیە هیچ بۆ ئەوانەکەن ئەمانە لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی دارایی دەوڵەتانین بە شێوی ڕاستەوخۆ کەواتە بەشێکی گرنگ لە ئابووری ئێران لەژێر دەسەڵاتی وەزارەتی داراییان نیە لەژێر دەستی مەڵێ حکوومەت و سەرۆک کۆمارانیە بۆ نمونە نەک هەر ئەوە ئێران سندوقی گەشەپێدانی هەیە ئەم سندوقی میلی ئەم سندوقە بۆ زیادەی داهاتی نەوت و داهاتەکانی وڵات دانراوە کە لەم سندوقەیە کۆ بکرێتەوە دەستی لێ نەدرێت بەکار نەهێنرێت بەڵام سەرۆک کۆمار ناتوانێت ڕاستەوخۆ پارەی ئەم سندوقە بەکاربێنێ بۆ نمونە لە حکوومەتی پێشووە سەرۆک کۆمار تەڵەبی داواکاری بەرز کردەوە بۆ ڕابەر کە بڕی 20 میلیارد دلار بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی دراوی ئێرانی لەم سندوقە ڕابکێشن ئەم مؤسسانە چ پەیوەندیەکیان بە یان جیاوازیان لەگەڵ شەریکاتی ڕاهبەری هەیە یان هەمان شتە نەخێر ئەوانیش جیاواز خۆی مؤسسەی ڕاهبەری ناتوانی وەکو شەریکات باسی بکەیت مؤسسەیەکی گەورەیە کە وەک باسەکرێ سەروی 12,000 کەس ئیشی تیاکات ینی حکوومەتەکە لە ئەسڵە مؤسسەی ڕاهبەریە ئەوانی تر مؤسساتی فەرعین بە لەبەرەوەی ڕاهبەر سەلاحێتی وەکو پێشتر باسمان کرد گۆڕینی سەرۆک کۆمار و سەرۆکی قەزا و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی سوپا و سەرۆکی تەلەڤیزیۆن و هەموو هینێکی هەیە هینی مؤسسەی ڕاهبەری پێویستی بەوە نییە بڵین کۆمپانیای تایبەتی هەبێت هەموو مؤسسەکان لەوێدا یەک ئەگرنەوە زۆر باشە کاکشێ لە ئێرانە وەگەوەی کە باسەکرێت ئامارەکان لەم چەند ساڵی دواییە زیاتر لە 8 ملیۆن کەس بێکارن لەم ژمارەیە ڕێژەی بێکاری لە ناو گەنجانە بێگومان 8 ملیۆنەکە بە شێوە گشتیەکەیەتی بەڵام لە نێو گەنجانە نزیکەی لە 180 گەنجان بێکارن لە ئێرانە دۆخی ئابووری ئێران وە ڕۆژ لە دوا ڕۆژ بە خۆ دەزانی بەرەو خراپی ئەچێت درا و بەردەوام لە دابەزینایە هۆکاری ئەم ڕێژە بەرزەی بێکاری لە نێو گەنجانە بە تایبەتی پەیوەندی بە خراپی بارودۆخی ئێرانەوە هەیە بێگومان بەڵام بۆچی تا ئێستا وەکو پێویست لە ئێران بیر لەوە ناکرێتەوە کە ئەم بارودۆخی ئابووریە چارەسەر بکرێت لە کاتێکە پێشتر تا ئێساژەر هەوڵ هەیە بەتابێت لە سەردەمی سەرۆک کۆماری کۆچکرد و ڕئیسیە هەوڵ هەبووە بەڵام وەک باس دەکرێت هەوڵەکان شەرمنانە بووە و ئەوەندەی گرنگی بە ناردنە دەرەوەی بەشێک لەو داهاتە بۆ دەرەوەیە ئەوەندە بیر لەوە بەرهێنای ناوخۆی ناکرێتەوە هۆکاری ئەمە چی ئەو چەقبەستویە ئایا تەنها پەیوەندی بەوە هەیە کە سزاکان ڕێگە نایەت یان بۆ خۆیان لە ناوخۆشە دەستکراوەنین یان با بڵێن چەند کەسێک هەیە بڕیاری جیاواز ئێن لەوەی کە ناتوانن ئەم پارەیە بە شێوەیەکی دروست یان ئەم داهاتە بە شێوەیەکی دروست دابش بکەن بەسەر هاوڵاتیانە نەبێڵێ خۆی بەهێزبوونی ئابووری هەر وڵاتێک جگەل لە فاکتەرە ناوخۆیەکان پێویستی بە پەیوەندی دەرەکی هەیە کاریگەری و چالاکی بانقەکانی ئێران لەگەڵ هیچ بانقی دنیای پەیوەندی نییە ناتوانێت
کاتێک کە سیستەمی بانقی ئیش ناکە سەرمایە گوزاری یا ئستثمار و بەگەڕخستنی سەرمایە دەرەکی نایەتە ناو وڵات کاتێک کە سەرمایی دەرەکی نەهاتە ناو وڵاتەوە پرۆژە کەمە بێت کە پرۆژەکەم بوو دەستی کار ینی پرۆژەیەک نەبێت ئەبێ پرۆژە هەبێ اینجا دەستی کار بێ ئیشی تیا بکات بۆیە بە پێی هەندێک لە راپۆرتەکان لە 160 خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریەوەن لەگەڵ ئەوەی کە هێڵی هەژاری لە ئێران جیاوازە لەگەڵ وڵاتانی دەوروبەر بۆ نمونە لە ئێران هەر کەسێک داهاتی ئاخرین راپۆرت 26 ملیۆن تمەن بێت لە مانگێکە ئەمە بە هەژار حیساب نییە 26 ملیۆن تمەن تقریبا 400 دلار ئەکات بەڵام کەمترین موچە لە ئێران یاخود متەوەسطی موچە لە ئێران هی کرێکارێک یاخود کارمەندێکی کارگەیەک 13 ملیۆنە یعنی بەڵێ ئێستا بۆ بە 200 دلار بڵێن ساڵی ڕابردوو کەمتریش بوو لە نێوان 160 بۆ 200 دلارە موچە جیاوازیەک هەیە لێرە کە ئەو کەسە ئەتوانێت 15 ڕۆژ 10 ڕۆژ بە باشی بژێت ئەو فەراغا پڕکردنەوەی زەحمەتە بەڵام لە وڵاتانی دەوروبەر ئەم ئاسە بەرزترە ڕێکەوتنی ئەتۆمی ئێران بۆ خۆتزانی کە بۆ ئێران ئەم ڕێکەوتنە زۆر گرنگ بوو بەتایبەت ڕیفۆرخوازەکان زۆر ئیشان لەسەر کرد بەڵام دوای ئەوە ئەم ڕێکەوتنە بە شێوە لە شێوەکان لەسەر لەگەڵ گۆڕانی دەسەڵات لە ئەمریکا و دیسان و لە ئێرانیش بە هەمان شێوە ئاراستەکان پێچەوانە بوونەوە گۆڕان ئەوەی کە جێی هیوای گەلی ئێران بوو بە شێوە لە شێوەکان لە ناوچوو و ئەمە بۆ خۆتەزانی هەر جارێک تەنانە هەواڵێکی ئاسایی لەسەر خراپی ڕێکەوتنەکانیان نەگەشتنە ئەنجامیەوە کە ڕێکەوتنە ئەتۆمیەکە کارا بکرێتەوە کاریگەری نەرێنی لەسەر بارودۆخی ئابووری ئێران هەبووە تا بێت لەسەر دراوی ئێرانی هەبووە بۆچی ئەم ڕێکەوتنە ئەتۆمی ئەوەندە کاریگەریەکەی زۆر لەسەر بارودۆخی ئابووری ئێران بێگومان ڕێکەوتنی ئەتۆمی کۆمەڵێک ملحەقی هەبوو ڕێکەوتنەکە وەکو لابردنی سزا ڕێگە پێدان بە فرۆشتنی نەوت و گاز و پەیوەندی لەگە وڵاتان چالاکردنی بانقەکان هەموو ئەمانە وای کرد کە بژانەوەیەکی زۆر ڕووکاتە اقتصادی ئێران و کۆمپانیایەکی زۆر بڕیار بوو کە وەکو ڕۆحانی باسی کرد سەروی 100 ملیار دلار سەرمایە بێتە ناو ئێران کە پرۆژە بکرێتەوە هەرەوە کارێکی پێشتر باسمان کرد نەبوونی ئەم پەیوەندیانە وایخود بەهۆی ڕێکەوتنەکەەوە دروستبوونی پەیوەندیەکان بوو بەڵام لەلایەکەوە ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی ئێران بوو کە ئەمریکا و ئیسرائیل هەستیانە کرد لە مفاوەزاتەکە ئێران سەرکەوتوو بووە بەڵێ پێگەی بەهێزتر بوو داهاتێکی زۆری هاتە دەست بۆیە بڵین یەکلایەنە ئەمریکا ڕێکەوتنەکەی پەک خست سیستەمی بڵین ئێرانیش خۆی نایەوێت بچێتە ناو ڕێکەوتنێکی کۆتاییەوە ویستی کە سوود ببینێت لە ڕێکەوتنەکە بۆ بەهێزکردنەوەی خۆی بەڵام ئەوەی کەوای کرد هاندەر بوو بۆ پەکخستنی ڕێکەوتنەکە ئێران کۆمەڵێک لە مفاوەزاتە سەرکەوتوو بوو لەوەی کە کۆمەڵێک خاڵی جێگیر کرد بوو وەکو پەرەپێدانی موشک و ئەمانە باز نەکرابوو لە ئەسنای ڕێکەوتنەکەی چەند موشکێکی تاقی کردەوە ئەوە وای کرد کە هێزەکانی بەرامبەری ئەوروپا و ئەمریکا و ئەمانە بەرامبەری بوەستنەوە و بڵێ ناڕزایەتی دەربڕن بوو بە زەریعەیەک بە هۆکارێک کە ئەمریکا بتوانێت لە ڕێکەوتنەکە بچێتە دەرەوە باس لەوە شکرێت ئەم ئەگەر بێت و ئەمریکەوتنە کارا بکرێتەوە بە ملیارەها دۆلاری ئێران لە بانکەکانی دەرەوە ئازادە بێ ئەتوانێت سوودی لێوەربگرێت ئەمەیان چۆن ئەو پارانە بۆچی بلۆکراوە بە چ هۆکارێک بلۆکراوە بۆ چۆن ئەتوانێت سوودی لێ ببینێ ئەگەر لە حاڵێکە ئەم ڕێکەوتنە کارا بکرێتەوە ئێران 5 شەریکی سەرەکی اقتصادی هەیە لە دنیاە یەکەمیان سینە ئێستا رووسیا هاتۆتە بەشی سەرەوەی ڕیزبەندیەکە هیندا یابان کۆریای جنوبیە
وڵاتانەی کە لەگەڵ ئەمریکا و کۆریا جنوبی و یابان کە لەگە ئەمریکاشن بەڵام پێشتر باسی پێشتر دەکەین ینی ئەمانە شەریکی تجاری بوون تورکیاش کاتێک کە بەپێی ڕێکەوتنەکە کە دەرچوون لە ڕێکەوتنەکە یا حسار دانراوە لەسەر ئێران هیچ یەک لە وڵاتانە ناتوانێت پارە هەواڵ بکە بۆ ئێران یاخود وەرگێت ینی سیستەمی بانقی ئەپشڕێت کە سیستەمی بانقی ئەپشڕێت ئۆتۆماتیکی تیجارەتەکە پەچیەکەوێت ئەوەیە هۆکارەکە کە ناتوانن وا ڕێکەوتنەکە بە هەمان شێوە ئەم لایەنە ئیجابیانە هەیە کاتێککە جێبەجێ ئەکرێت لەو بارودۆخی کە ئێران تێککەوتووە زۆرێک لە سیاسەتیان هێنا ئاراوە پیان و سیاسەتی ئابووری بەرەنگار بوونەوە ئەو چۆنە ئەو سیاسەتە چۆنە ئەمە لەوانەیە زیاتر ئەیانەوێ وەکو بڵین ئەم حسارەی کە دانراوە خودم ئاوڵۆقەیە دانراوە دەوردانی ئابڕۆقەی پێ ئەڵێن بەڵام ناتوانێت کاتێک کە تۆ سیستەمی بانقیت نەبێ ناتوانانی لە ئاستی وڵاتێکی وەکو ئێرانە و ئێران وڵاتێکە مەساحەیەکی زۆر 8 میلیۆن کەسی هەیە بە ئەوەی کە لەگەڵ شەریکەیەکی وەهمی دروستەکەی بڕێک پارە ئەهێنێتە وڵاتیان تیجارەت لەگەڵ هینەکەی ناتوانێت وەڵامی پێویستی وڵاتێکی وا گەورە بداتەوە هەر ڕیزبەندی ئابوووریەکەی بۆ نمونە سعودیە وڵاتێکە دانیشتوانەکەی لە دەوری 30 میلیۆن کەسە بەڵام ناتیجی مەحلی سعودیە 1 ملیار و 100 میلیۆنە ناتیجی مەحلی تورکیا 1 ملیار و سەر 1 ملیارە بەڵام کاتێک ئێران خۆی بە هێزێکی سەرەکی ناوچەکە ئەزانێت سەیرەکەی ناتیجی مەحلیەکەی 400 میلیارە کەواتە ئەم دەوردانی ئابڵۆقە و یاخودینی اقتصادی مقاومە ناتوانێت وەڵامی ئەمانە باتەوە اقتصادی مقاومە توانێت لەگەڵ سووریا لەگەڵ لوبنان لەگەڵ یەمن بیکە بەڵام ئەوانە سەرچاوی داهاتی گەوریان نییە بەڕاستی بۆ من گرنگە لەسەر دووبارە بچینەوە سەر بابەتی ئەو هێزە پرۆکسیانەی کە ئێران لە ڕووی ئابوووریەوە یەکمان لە ڕووی لۆجستیشەوە لە ڕووی عسکەریشەوە هەر هاوکاری کردوون بەڵام ئەگەر بێت و ئەم هێزانە ئێران بودجەی تایبەتیان بۆ تەرخان نەکات وە پارەی باشیان بۆ نێرێت ڕەنگە نەتوان بۆ شێوەیە کە ئێستا هەیەیان کە هەبوون بەردەوام بن بۆچی بۆ ئێران ئەوەندە گرنگە یان بۆچی ناتوانێت بۆچی ئەوەندە گرنگە سەپۆرتی ئەم هێزانە بکات و بۆچی ناتوان دەستبەرداری ئەمە بێت وەکو باسمان کرد پەیوەندی بە شێوەی تێزی نظامەکەەوە هەیە نظامی ئێران لەسەر ئەوە دامەزراوە لەسەر نارنە دەرەوەی انقلاب وەکو وتم لە ناوخۆشیە بەشێکی کە دژی ئەوەیە کە پێیان وایە بێ اقتصاد لە ناوخۆیان بەکار بێت ئەم هێزانە ئێران پێی وایە کاتێک بەم سیاسەتێکی ئێستا بەرامبەر غەرب و ئەمریکا ئەمانەی گرتوۆتە بەر کە ئەم هێزانە نەبن ململانەکە دێتە ناو ئێرانەوە ئەو پارەیە کە لە دەرەوە سەرفی ئەکا کەمترە لەوەی لەو باجێکی ئەگەر شەڕەکە بێتە ناو ماڵی خۆی سەرفی ئەکات بۆیە ئەمانە هێڵی استراتیژی ئێران لە دەرەوەی خۆی کە دایم شەڕەکە لە دەرەوەی ماڵەکەی خۆی بێت بەڵام خەڵکی ئێران وا بیر ناکاتەوە هاوڵاتیان ئێران وا بیر ناکەنەوە بەڵێ هاوڵاتیان ئێران پێیان وایە کە ئەو پارەی ئەو داهاتی کە یان ئەو بودجەی ئەو سەرمایی کە هەیەە پێویستە بۆ خۆیان با بڵێن بەکاربێنرێت لە ناوخۆی وڵاتە بەکاربێنرێت بۆچی لە ئێرانە دەنگی هاوڵاتیان کاریگەریەکی ئەو تۆ ناکاتە سەر ئەم بارودۆخە لە ئێران بەڵێ ئێران وەکو لە دو هەڵبژاردننا دەرکەوت بڵێن ڕێژەی 160 خەڵک بایکۆتی هەڵبژاردننی کرد لە چلەکەش سابیستی نزیکی سابیستی ئەوانەی کە پشتیوانیان لە کاندیدی ڕکابەر یاخود معارەزە ئەکرد گەر بەیەکەوە کۆی کەیتەوە لە 180 سەروی 180 ناڕازیە خەڵک بەڵام سیستەمە سیاسیەکە لە ئێران وایە کە هیچ کاتێک ناتوانرێت ئینقلاب بکرێت و لەبەرەوەی مرکزی هێزی جیاواز مرکزی بڕیاردانی جیاواز هەیە وەکو لە ئەڵلقەی پێشوا باسمان کرد زۆر بە ئاسانی ئەتوانرێت ئەمانە بڵێن بێدەنگ بکرێت کب بکرێتەوە
باشە خۆ لە ئێرانە وەک چۆن ئەوەی کە لە میسر و لە تورکیا سوپارۆڵەجی کاریگەری هەیە بەڵێ. بەڵام لەوێ ئەبینین چەندین جا بەتابێت لە تورکیا چەندی جای خلاف کراوە و لە میسر ئێسش هات بالضبط. حاليا ئێستا سیستەمی لە میسر هەیە لە دوای انقلابەوە هاتووە بۆچی پاسداران یان سوپای پاسداران ناتوانێت یان کەسێک ناتوانێت ناو سوپای پاسدارانە بتوانێت هاوشێوەی ئەوە انقلاب بکات هەروەکو باسمان کرد جیاوازی سیستەمەکە لە تورکیا یەک سوپا هەیە لە میسر یەک سوپا هەیە لە ئێران سێ سوپا هەیە و سێ جەیش هەیە ئەم جەیشانە هیچی لەژێر کۆنتترۆلی وەزیری دیفاعانین یاخود لەژێر کۆنتترۆلی قاید ئەرکان هەمووی مەرجعی تایبەتی خۆی هەیە وڵاتەکەش بۆ خۆی بەرهەمی انقلاب و انقلاب ناکرێت ینی سیستەمەکەوا دەڕێژاوە بەکو انقلاب بە هیچ شێوەیەک انقلاب ناکرێت چونکە تۆ هێزێک ڕازی ئەەکەیت انقلاب عادەتەن هینە لە ناوەن مەجموعەیەکی کەمە ئەنجام ئەدرێت کۆمەڵێک پلەداری سەربازی کۆ ئەبنەوە بڕیار ئەدەن لە ئێرانە ئەگەر لە یەکێک لە جێیشەکان بڕیاری ئەوە بدرێت بەڵام دوانی تر هەیە کە مەرجعی بڕیاردانیان جیاوازە کەواتە کۆکردنەوەی ئەم هەموو هێزە بۆ ئەنجامدانی انقلابێک شتێکی مەحاڵە نزیکترین گۆڕانکاری لە ئێرانە ئەوەیە کە لە ناو خۆیە بە پێی متەتەڵەبات و پێویستی ڕۆژ لە داهاتوە گۆڕانکاری بکرێت ئەگەر نا ئەوەی کە لە وڵاتانی ناوچەکە ڕوئەدا بۆ ئێران ڕاست دەرناچێت کاک شێخ بەشێکی زۆر چاودێران پێیان وایە کە ئابووری ئێران بەو ئاسانیە ڕوو لە بەرزبوونەوە ناکاجارێکی تر بەڵکو بەردەوام ڕوو لە داکشانەکات و بگرە جۆرێک لە داڕوخان هەیە لە ئابووری ئێرانە بەتابەت لە دراوەکەیە چاوەڕوانی چی ئەکرێت یان پێشبینی چی ئەکرێت بۆ داهاتووی دوای هەڵبژاردنەکانی ئێران بۆ خۆت زانی بەشێک لە کاندیدەکان تەرکیزیان لەسەر ئەوەیە کە چۆن بتوانن باری ئابووری خەڵک یان باری بژێوی گوزەرانی خەڵک چاک بکەن پێشبینی ئەکرێت لە دوای هەڵبژاردنەکانەوە بارودۆخی ئابووری ئێران بە زۆر لە زۆرەکان گۆڕانکاریکی ئیجابی هەبێت نەخێر بە هیچ شێوەیەک لە کورد مەودایە گۆڕانکاری لە ئابووری ئێرانە ناکرێت لەبەر ئەوەی کاندیدەکان ئەیکەن زیاتر بانگەشەی هەڵبژاردنە بەڵام قسەی کۆتایی لای سەرۆک کۆمار نییە کە بتوانێت ئابووری باش بکات یا خراپی بکات باشبوونی ئابووری وەکووتمان پەیوەندی بە پەیوەندی نێودەوڵەتیەوە هەیە پەیوەندی نێودەوڵەتی سیاست ئیدارەدانی سیاسەتی نێودەوڵەتی لە دەستی ڕابرایە ئەمانە هەمووی منزومەیە کە بەیەکەوە بەسراوەتەوە ئەبێ پەیوەندی ئێران لەگەڵ دەرەوە و لەگەڵ ئەوروپا و ئەمریکا باش بێت ئەو کاتە دەریچەیەک دروستە بێت بۆ ئابووری ئێران کە بەرەو باشی بڕات بەڵام لە ئێستاە هەر کەسێک بێ بەسەر و کۆمار ناتوانێت ئەو گۆڕانکاریە بکات هەرچەندە اقتصادی ئێران ئەوەی لە توانادا هەیە وەکو وتمان سەرچاوک و سەرچاوەکانی نەوت و غاز و مس و ئەمانە لە داهاتوە وڵاتەکە قابلیەتی هەیە وڵاتان کە بۆ نمونە وڵاتێک داوای قەرزەکە ئێستا ئێرانیشێکە لە وڵاتانی کە کەمترین قەرزی هەیە یەن بۆ نمونە بانقی نێودەوڵەتی بەراوردەکە ئەم وڵاتە توانایی بەرهەمهێنانی چەنە اینجا قەرزی پێدا بۆ نمونە وڵاتێکی وەکو سوودان ناتیجی محلی سوودان 30 میلیارد دۆلارە بەڵام 67 میلیارد دۆلار قەرزارە یعنی دوو بەرابەری ناتیجی محلی خۆی کە داوای قەرزەکە قەرزی پێ نادەن لەبەر ئەوڵێ ئومێدێک نییە ئەم وڵاتە سەرچاوەیەکی تیانێ کە تۆ بتوانانی ئەم قەرز بدەیتەوە قەرزی پێ نادەن یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی شەڕی کوێت و عێراقیش هەر لەسەر ئەمە بوو کاتێک عێراق کۆتایی شەڕی ئێران و عێراق کۆتایی هات داوای قەرزی کرد بانقی نێودەوڵەتی وتی ناتوانین لەبەرەوەی تۆ زۆر قەرزاری ئەبێ ئەم قەرزانە تەسفیە بێت کەم بێتەوە اقتصادی عێراق لە توانایانی ئەم هەموو قەرزە باتەوە عێراق کردیە سەر سوێدیە و کوێت وڵاتانی دەوروبەر کە من شەڕم بۆ ئێوە کردووە شەتبی قەرزەکان بکەم بۆی بتوانم وڵات بەرەو پێشبەرم قەرز وەرگرم ئیسtismار بێتە ناو هەتا شەریکاتی ئیسtisماری نایەتە وڵاتێکەوە کە قەرزار بێ ئەوە یەکێک لە هۆکار ئیتر عێراق ئەمەی لێکەوتەوە کە نەیتوانێت قەرزەکان شەت بکات یا بکوژێنێتەوە بۆ ئەوەی قەرزی نێودەوڵەتی وەرگێت ئێرانیش ئێستا بە لە هەمان قۆناغایە
کە ناتوانێت سەرمایە گوزاری یاخود ئیستثماری خارجی ڕابکێشێتە ناو وڵاتەوە لەبەر ئەوەی اقتصادەکەی وەڵامی ئەم پرسیارانە ناداتەوە. پێم خۆشە پرسیاری کۆتاییم بەستمەوە بە هەڵبژاردنەکان و بابەتی ئابووریەوە. بەڵێ پێت وایە ئەو ڕێژە کەمەی خەڵکی ئێران کە بەشداری یاک دەنگدەری ئێران کە بەشداریان کردووە لە هەڵبژاردنەکانی چەند ڕۆژی ڕابردوو پەیوەندی بە تێگەیشتنی خەڵکی ئێرانەوە هەبێت لەوەی کە ئەم هەڵبژاردنەش هیچ لە بارودۆخی گوزەرانی ئەوان ناگۆڕێت بۆیە بەو شێوەیە بەلایەنەوە گرنگ نییە سبەینێک کێ دێت سەرکورسی. چەند هۆکارێکی هەبوو ئەم بەشداری نەکردنە. یەکێک لەوانە ناومێدی خەڵک کە چەند جارێ دەنگی داوە و ئەو شیعارانی کە بربژێرەکان ئەم جارە یاوتەوە کاندیدی پێشووتریش بەڵام بینیویانە سەرۆک کۆمار ئەگەر بشێوێت بەرنامە هەڵبژاردنەکەی جێبەجێکە ڕوبەڕووی بربەستی ترەوێتەوە لە سەروی خۆیەوە بۆیە خەڵک پێیان وانە نەبووە کە ئەوەی دەرئەچێت یا بانگەشە ئەکات بتوانێت گۆڕانکاری بکات. بەشێکی تری ناڕەزایەتیە بۆ ئەم ڕووداوانەی لە 2 ساڵی ڕابردووە ڕوویدا لە ئێران کەمترین شت کە بتوانن دەری بڕن ئەوەی کە دەنگ نەدات بەشداری هەڵبژاردن نەکات. بانگەشەی دەرەوە مەسەلەن کەناڵ و تەلەڤیزیۆن و پەیج و ئەمانەی کە لە دەرەوەی ئێران زۆر کاریان لەسەر ئەوە کرد کە دەنگدان بەشداریکردن لە دەنگدان بە هەر کاندیدێک بێت شەرعیەتدانە بە نظام بۆیە تۆ کە ئەتەوێت شەرعیەت بەم نظامە نەدەی بەشداری هەڵبژاردن مەکە. یەکێک لە هۆکارەکانی کاندیدی میانە ڕەویش لە نێوان کاندیدەکانە هەبوو بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە بتوانن زۆرترین ڕێژەی خەڵک بچێتە سەر سنووقەکان ئەگەرنا لە شێوازی دوو ئەگەر هەبوو لە بەردەم ئێرانە بۆ ئەم هەڵبژاردنە. لە ئەمریکا ئەگەر هەیە کۆماریەکان یان ترامپ بێتەوە سەر حکوم لەوانەیە ئێران پێویستی بەوە وایە کە کەسێکی میانەڕە و بۆ ئەوەی لەگەڵ تونڕەوی کۆماریەکانە بتوانێت بگونجێت ئێران کەمترین ئەزمەی هەبێت لەم 4 ساڵەیە. بژاردەی دوم ئەوە بوو کە نەخێر لەبەر ئەوەی سەرۆک کۆماری پێشوو کە ڕۆشتووە ئوسوڵگەرا بووە هەر بە هەمان شێوە ئێران ئیدامە بەم سیاسەتە بدە سیاسەتی ڕوبەڕووبوونەوە پێ ئەچێت بژاردەی دومیان هەڵبژارد بێت کە بیانەوێت ئوسوڵگەرایەک ئیدامە بە سیاسەتی پێشووی بدا و ڕوبەڕووبوونەوەیان هەڵبژارد پێ لەگەڵ ئەمریکا و غەربە لەبەرەوەی پێیان وایە ئەمان بڵێن سوڵگەراکان پێیان وایە کە ئەم سیاسەتی پێشوو سەرکەوتو نەبوو لەگەڵ ئەوەی کە ڕێکەوتنیش کرا بەڵام لە هەمان کاتە زۆر بە ئاسانی ئەمریکا لێ چۆ دەرەوە و نەتوانرا بە ئامانجەکانی بکات بۆیە پێ ئەچێ ئەمەی دومیان هەڵبژارد بێت بۆیە لە سەلاحیەت پێنەدانی کاندیدەکان بۆ نمونە کاندیدێکی زۆر این بوو زوربەی ئوسوڵگەراکان حەقی هینیان هەبوو کە خۆیان کاندیدکەن ئەوانیش لە کۆتاییە بەشێکیان کشانەوە لە بەرژەوەندی دوو کاندیدەکە بۆ ئێستا پێچێت کە جەلیلی سەرۆک کۆماری داهاتووی ئێران بێت لە ئوسوڵگەراکانە و لەبەر ئەوەی دەنگەکانی ئەو لەگەڵ دەنگی ئەوانەی تر کە پشتیوانی ئەکەن ئەوێ بە ئەکسەریەت بەڵام کاندیدکردنی ئەم کەسە پزیشکیان بۆ وەکو شەرعیەتدان بە هەڵبژاردن و ڕاکێشانی دەنگ دەربووە ئەگە ناخۆی هەم کەسێکی ئەوەنە بەتوانانیە بڵێن خەڵکی بەتواناتر هەبووە کە حەقی پێنەدراوە دووەم یەکەم جارە کە بەکو ڕەگەز تورکە پزیشکیان ئازەریە تا ئێستا ئێران سەرۆکۆمارێکی تورکی نەبووە بڵێن لەم نیزامەیە بۆیە بەپێی هەموو پێوەرەکان هەم سیاسەتی دەوڵەت بەرەو ئەوەیە هەم پێداوەکانیش ئەومان پێ ئەڵێن کە سەرۆک کۆمار باردۆخ ئابووری کاریگەری هەبوو لە سەرەوەی کە خەڵک ناومێت بێت لە ئێران بێگومان کاریگەری سەرەکی. زۆر سپاس کاکشێخ دووبارە سپاس دەکەم بۆی کە لەم بەرنامە لەگەڵ ما بووی کاتی پرۆگرامەکەمان بەرەو کۆتاییە چێت خۆش بێ و زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بیسەران و بینەرانی سپەی کاست لێرەدا کۆتایی بە پرۆگرامی ئەمجارەمان دێنین.